لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر حەسەن ئۆکتای شارەزایە پەیوەندیên نێودەوڵەتی لە ئەنقەرەیە vê mijarê gotûbêj dikin. بەڕێز جەنابێ پرۆفیسۆر حەسەن تو بخێراتی ji بۆ کوردستان 24 destpêkê nirxandina we werbigirim li ser axiftinên îroyên Beşar Esed derbarê Tirkiyeyê. بڵێ وەک دەزانن سێزدە ساڵە ئالۆزیەکی گەورە لە سووریا هەیە بەرامبەر بەو دەسەڵاتێکەوە ئێستا هەیە کۆمەڵێک گروپی چەکدار هەن ناسەقامگیریی گەورەیان دروست کردووە ئێستا سووریا چارەنووسەکەی نادیارە بەڕاستی بۆیە لەو چوارچێوەیەدا ئەگەر بێت و باسی پەیوەندیەکانی تورکیا و سووریا بکەین کۆمەڵێک هەواڵ هەبوو پێشتریشکەوە ئەسەد و ئەردۆغان کۆ دەبنەوە پێشتریش بەڕێز ئەردۆغان کاتێکگە ئاماژەی بەوە کردبوو ئامادەیە لەگەڵ سووریا و بەتایبەتی لەگەڵ بەشار ئەسەد دابنیشێت بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە تەنانەت زۆر جار ئاماژە بەوە کراکەوە کۆبنەوەکە لە مۆسکۆ دەبێت یان لە بەغدا دەبێت بەڵام بە شێوەیەکی فعلی تا ئێستا ئەم دوو سەرکردەیە پێکەوە کۆ نەبوونەتەوە و یەکتریان نەبینیوە بەشار ئەسەد لە کۆتا لە دوانشیدا ئاماژەی بەوە کردبوو کە مەرزی سەرەکی کشانەوەی سوپای تورکیایە دواتر ئامادەن دابنیشن و قسە بکەن و ئەمە مەرزی سەرەتایی سووریا بوو بە تایبەتی بەشار ئەسەدش چەندین جار ئاماژەی پێدا بوو ئەمە بێگومان ئارگومنتێکی نوێیە قسەی زۆر هەڵدەگرێ بەشار ئەسەد کاتێک ئەم قسەیە دەکات ئەم پەیامەی ئاراستەی حکوومەتی تورکیا دەکات تەنیا حکوومەتی تورکیا نیە بەڵکو ئەم پەیامە بۆ سەربازانی رووسیا و سەربازانی هەموو ئەو گروپە میلیشیانەیە کەوا سەر بە ئێرانن بۆیە ئەگەر ئەمانە هەمویان نەکشێنەوە تورکیاش بێگومان ناکشێتەوە ئەمەش ناسەقامگیری زیاتر لە سووریا پەیدا دەکات تورکیا ئەو ناوچانێکەوە لە سووریا کۆنتترۆل کردووە دەتوانم بڵێم ڕێگە بەوە نادات کەەوە هیچ ڕووداوێکی تیرۆری لەم ناوچەیە بێ کاتێک تورکیا لەم ناوچەیە دەکشێتەوە ئەم ناوچەیە بە بۆشاییەکی فراوانەوە دەمێنێتەوە بۆیە حکوومەتی سووریاش ناتوانێت دووبارە ئەم ناوچانە کۆنتترۆل کات بۆیە پێویستە ئەمە ڕێکەوتنیەکی تایبەت بۆی بکرێ هاوکات دەتوانم بڵێم پەیوەندیەکانی تورکیا و سووریا کاتێک ئەگەر بێت و سەرۆکی هەردوو لە دابنیشن و ئاماژە بە سەروەری خاک بدەن و ئاماژە بەلادانی سەرجەم گروپە چەکدارەکان بکەن بێگومان ئەمە کۆبنەوەیکی گرنگ دەبێ وا دیارە ئەم کۆبنەوەی دەکرێ و پێشمەرزی ئەم کۆبنەوەیش ئەوەیە کەوا هەموو مەرزەکانی سووریا یان هی تورکیا هی ئەوەن کەوا قسەی لەسەر بکرێەوە تا شتێکەوە چارەسەر نەکرێت بەڕێز ئۆکتای ڕەجەب تەیب ئەردوغان یان بژن حکوومەتە تورکیا ئامادەیە پێشمەرجن بەشار ئەسەد جێبەجێ بکەن بەریا ڕۆنشتنە لوتکەی یادنا بەرە هەردوو ئالیاندا سووریا و تورکیا پێکەوە خۆتان دەزانن کۆمەڵێک تێزی جیاوازیان بۆ یەکتر هەیە مەرجی جیاوازیان بۆ یەکتر هەیە بۆیە پێویستە دابنیشن و ئەمانە هەمویان هەڵبسەنجێنن بەڵام لە سەرەتادا دەبێت لەسەر مێزێک کۆ ببنەوە واتە یەکتر ببینن خۆتان دەزانن ئێستا پێویستێکی گرنگ هەیە بۆ ئەوەی کەوا تورکیا و سووریا دەست بە دانوستاندن بکەن ئەم دانوستاندانەش لە ئەنجامی ئەو کۆبنەوانە دەبێت کەوا پێویستە بکرێ تا ئێستا مەرزەکەی بەشار ئەسەد واتە کاتێک دەڵێت پێویستە سوپای تورکیا سووریا جێبێڵێت ئەمە شتێک نییە کەوا بە شێوەیەکی فعلی بێ پێویستە مەرجی هەردوو لایەن پێکەوە تاوتوێن لەگەڵ بکرێ و لایەنەکان دابنیشن لەسەری خۆ دەکرێت لە ڕێگەی دانوستاندنەوە قۆناغێکی نوێ دەست پێ بکرێت هاوکات کەشێکی دیکە لە نێوان هەردوو وڵاتە هەبێ ئەم کۆبنەوانش ئەم جۆرە چارەسەریانش لە ئەنجامی کۆبنەوەی سەرکردەکان دەبێت ئێستا بەشار ئەسەد دەڵێ پێویستە سوپای تورکیا بکشێتەوە بەڵام بە شێوەیەکی دیکە دەتوانم بڵێم ئەم پەیامە تەنیا بۆ تورکیا نیە بەڵکو بۆ لایەن گروپە چەکدارەکانی سەر بە ئێرانە یان ئێرانە یان لایەنەکانی دیکەیە واتە ئەمە پەیامێکی گشتگیرە بۆیە کاتێک بەشار ئەسەد و ئەردوغان دانانیشن ئەمە دەبێتە هۆی ناسەقامگیرێکی بەردەوام دەبێتە هەورێکی تاریک بەسەر ئەو وڵاتەوە خۆتان دەزانن ئێستا دۆخی غەزە گەیشتووەتە لوتکە و لە ڕۆژەکە لەوانەیە سبەی
ئەم کێشانش لە سووریاش هەر هەبێتەوە. بەڕێز ئۆکتای ئەگەر زەڵالتر بەحسا مژارێ بکەن سوالێکی بە ڕەجەب تەیب ئەردوغان گەلێک حەز دکەتن و گەلێک هەوڵ دەدەتن کو جوینێکی دگەل بەشار ئەسەد بکێتن و پەیوەندیان خوا ئاسایی بکێتەوە دگەل بەشار ئەسەددا لێ دە هەمان دەمدا بەشار ئەسەد دبێژیتن ئەو ڕەوشە کو لە سووریای دروست بووە ئەف سیاسەتە تورکیای دروست کردیە تورکیا هاتیە ناوا خاکەمەدا تورکیا پشتگیریە تەرۆریستان کردیە کو بەشار ئەسەد بێشتە ئۆپسیۆنا سووریای تەرۆریست بۆچی ئەردوغان بەشێک نابژن هەبی بەشێک ژمەرجێن یا بژن پێشمەرجێن بەشار ئەسەد قبول ناکێتن ji bo vê çendê ku peywendên asayîkirinê dest pê bikin. کاتێک سەیری ڕابردووی پەیوەندیەکانی نێوان تورکیا و سووریا دەکەین پەیوەندێکی زۆر باش هەبوو تەنانەت خێزان بە شێوەی خێزانی پێکەوە کۆ دەبنەوە بەڵام ئەو کێشەیە کەوا ئێستا لە سووریا هەیە ناتوانین بڵین هۆکارەکەی تەنیا تورکیایە هەر ئەمەش یەکێکە لەو بۆچوونانێکەوە بۆتە هۆی ئەوەی تورکیا و سووریا لە یەکتر نزیک نەبنەوە دوای ڕووداوەکانی سووریا و دوای ساڵی 2011 تورکیا خۆتان دەزانن لە پێناو پاراستنی خۆی کۆمەڵێک سەربازی لە سووریا جێگیر کردووە ئەمە وەکو خۆپاراستنی ئەنجامی داوە هاوکات پاڵپشتیکردنی تورکیا لایەن هێزە چەکدارەکان بێگومان ئەمە دۆخێکەکەوا دەبێت هەوسەی لەسەر بکرێت پێویستە ئەم بۆچوونەی بەشار ئەسەدیش دەکرێت جارێکی کە چاو لەو لە دوانانەی خۆی بخشێنێتەوە چونکە ئەم دۆخی ئێستا بەڕاستی بەردەوامبوونی ناسەقامگیرە بۆیە تاوانبارکردنی تورکیا ئەمە شتێک نییە بەڕاستی ئێمە بازی لەسەر بکەین پێویستە هەردوو لایەن بێن دابنیشن دانوستاندن بکەن پێویستە هەموو هێزەبیانەکانی سووریا بکشێنەوە ئەمە قسەیەکە جیاوازە هاوکات زۆر جیاوازترە کاتێک تۆ دەڵێ دەبێت تەنیا تورکیا بکشێتەوە خۆ لە سووریا تەنیا سووریا تەنیا تورکیا نییە بۆیە کاریگەریەکانی ئەو ناسەقامژێکەوە لە غەزە هەیە کاریگەریەکی ڕاستەوخۆی بەسەر سووریاوە دەبێت بۆیە لەوانەیە لە ئاینەیەکی نزیکدا پەیوەندیەکانی تورکیا و سووریا گرشتر بن بەڕاستی باشترین چارەسەر یەکتردیتنی هەردوو سەرکردە بەرز ئۆکتای پرسیارێک ئەف جادەیە هەم تورکیدا هەم سووریدا گەلێک یانی تێ بەحەزکردن باشە معقولە ئاساییە ممکنە کو ژعالیەکی ڕەجەب تەیب ئەردوغان یان حکوومەتە تورکیا پشتەوانی و سەپۆرتە ئۆپسیۆنا سووریای دیکە چەکدارên ئۆپسیۆنê dike yan bijin artêşa azad dike ku Beşar Esed bi dijmin û terorist dizane ji aliyekê din ve jî daxwaza aştewayê li hevhatina siyasî digel Beşar Esedê dike yanî ev meqûl e herdûk bi hev rabêhîne kirin کاتێک سێری هەموو جەنگەکانی جیهان دەکەین هەموو شەڕەکان هەموو جەنگەکان لە پێناو ئاشتیە کاتێک تۆ لەسەر مێزێک دادەنیشیت بابەتێکی دیکەیە ئەم دۆخێکەوە لە حاڵەتی جەنگ هەیە ئەمە شتێکی دیکەیە کاتێک تۆ دادەنیشی ئەمە توانیت لە ڕێگەی دانوستاندنەوە چارەسەر بکەین بۆیە پاڵپشتیکردنی چەند گروپێک لایەن تورکیاوە ئەگەر بێت و ئەمە ببێتە هۆکارێک بۆ ئەوەی هەردوو لایەن کۆ ببنەوە بێگومان خۆ دەتوانن ئەم کێشەیەش چارەسەر بکەن واتە خۆمەرزنیە تورکیا بەردەوام بێ لەم شتە لەوانەیە تورکیا دەستبەرداری ئەم پاڵپشتیانە بێ بۆیە حکوومەتی هەردوو لاش دەتوانن باشتر قسە بکەن لەگەڵ یەکتر بەڵام مەرجەکەی بەشار ئەسەد کاتێک دەڵێ دەبێت سوپای تورکیا بکشێتەوە دەبێت هەموو گروپەکانی ئەو ناوچەیە پاڵپشتیان لێ نەکرێت لە نێو خاکی سووریادا بۆیە دەبێت ئەم کێشانە ئەم گروپە چەکدانەکەەوە هەیە دەبێت هەمویان خۆلەوێ نمێننەوە بۆیە بەشار ئەسەد کاتێک باسی کشانەوەی تورکیا دەکات دەتوان بڵێم تورکیا لە خۆی دوور دەخاتەوە لەگەڵ ئەم جۆرە لێدوانەوە و ئەمەش کاریگەریەکی ڕاستە و خۆی دەبێت کە کاریگەریەکی خراپە بەسەر ئایندەی بەشار ئەسەد هەردوو لە کاتێک قسە لەگەڵ یەکتر دەکەن ئێستا پێویستیان بە کەشێک هەیە پێویستە ئەم کەشە بگونجێندرێت لە ڕێگەی میدیاوە نەبێ بەڵکو لە ڕێگەی دۆسیە و بەڵگەکانەوە هەردوو لا بێن و دابنیشن بۆ ئەوەی یەکتر قایل بکەم بەوەی کەوە پێویستە هەردوو لە ئاشتی هەڵبژێرن بەڕێز پرۆفیسۆر حەسەن ئۆکتای شارەزای پەیوەندیە نێودەوڵەتی لە ئەنقەرێت گەلمە بوو گەلێکی سوپاس ji bo şirovê te cenabê profesor